پێشمەرگە ڕەتی دەکاتەوە لەو ناوچانە بکشێتەوە کە لە پاش شۆڵکردنی لەلایەن سوپای عێراقەوە لەژێر دەسەڵاتی داعش کۆنتڕۆڵی کردووە. فەرماندەی هێزەکانی حەفتە جەعفەر شێخ مستەفا بە پەیامی ڕاگەیاند ئەو ناوچانە بە خوێنی سەدان پێشمەرگە ئازاد کراون و تیایدا دەمێننەوە. ناوبراو ڕەتیشی کردەوە هیچ ڕێکەوتنێک لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقی هەبێت بۆ کشانەوەی پێشمەرگە لەو ناوچانە. دیارە هیچ بڕیارێکی وان نییە و هیچ اتفاقێکی وان نییە کە ئەو شوێنانی کە پێشمەرگە ئازادی کردووە لە ئەو ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان کە لە هیچ کاتێکا ئینسحابی لێ بکە، هیچ اتفاقێکی وان نە لەگەڵ عێراق نە لەگەڵ ئەمریکا لە هیچ شوێنێکان نییە و ئەو شوێنانە پێشمەرگە بە خوێن ئازادی کردوون. بۆیە حەقی خۆمانە چۆن ئازادمان کردووە، چۆن پارێزگاریمان لێ کردووە و لە ناوچەی کوردستانی و دابڕێنراون بەو شێوەیە هێزی پێشمەرگای تا بمێنێتەوە پارێزگاری لێ بکەوە بگەڕێنرەوە سەر هەرێمی کوردستانیش. لە پاش ئیمزاکردنی پڕۆتۆکۆلی سەربازی نێوان هەرێم و ئەمریکا، وەزارەتی بەرگری حکوومەتی عێراقی ئاشکرای کرد لە ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە ئاماژە بە کشانەوەی پێشمەرگە کراوە لە ناوچە دابڕێنراوەکان کە پێشتر پێشمەرگە لە ژێردەستی داعش کۆنتڕۆڵی کردوێتەوە. شارەزایەکی ناوچە دابڕێنراوەکانیش دەڵێت کورد بەهێز توانی سەرجەم ئەو ناوچانە ئیدارە بدات و بیخاتە ژێردەسەڵاتی خۆیەوە. بۆیە هەر بڕیارێک بۆ کشانەوەی پێشمەرگە لەو ناوچانە مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی دروست دەکات. بەرپرسی ناوەندی ناوچە دابڕێنراوەکانی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە کشانەوەی پێشمەرگە لە ناوچە کێشە لەسەرەکان دەبێتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان و پێگەی پێشمەرگە لە ناوچەکەدا. هەر کە سولایەنێک باسی کشانەوە لەو ناوچانە بکە ئەوە بێتە تعبیر لە ئیرادەی ئەو لایەنە. پێم وانییە لایەنە کوردستانیەکان لەسەرەوە ڕازی بن و بڕیاری پەرلەمانش بشکێنن کە لەو ناوچانە بگەڕێنەوە، چونکە ئەو ناوچانە کە بە خوێنی پێشمەرگە ڕزگار و ئازاد کراوە کشانەوە لێی زیانێکی گەورە بە ئاسایشی نەتەوەی کورد دەگەێنێ و دەرفەت و هەلێکی تری وە بۆ کورد دووبارە نابێتەوە. بەڕاستی دیارە ئەمە بڕیارێکی زۆر ترسناکە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر پێگەی پێشمەرگە. بەڕاستی ئێمە دیارە لە شاری کەرکووک و دەوروبەری ئەوانەی کە هێزی پێشمەرگە ئێستا پارێزگاری لێ دەکەن لە دوای هاتنی پێشمەرگەوە خەڵکی لەم ناوچانە ئیسراحەتی کردووە بە ئەمانەوە دەژێ. جا پێم وایە ئەگەر ئەو بڕیارە هەر کەسێک بیدا بەڕاستی بڕیارێکی زۆر خراپ و کاریگەرە. پێویست هەموو لایەنە سیاسەکان و میلەتی کورد بە یەکدەنگ ڕەدی بکاتەوە کە ئەو شوێنانی بە خوێن گیراوە پێشمەرگە دەستی بۆ لە ڕزگارکردنی بە هیچ شێوەیەک نەچنە ژێر فشاری هیچ کەسێکەوە کە ئەو ناوچانە چۆڵ بکرێت. لە کاتی هاتنی داعش بۆ عێراق و چۆڵکردنی شارەکانی مۆسڵ و تکریت و دیالە و ناوچە دابڕێنراوەکان لەلایەن سوپای عێراق و کۆنتڕۆڵکردنی لەلایەن داعشەوە، پێشمەرگە توانیە و ناوچانە کۆنتڕۆڵ بکات و ڕێگە نەدات داعش پێشڕەوی زیاتر بکات. دوو پاتیشی دەکاتەوە لەو ناوچانە دەمێنێتەوە کە کوردستانیە و پێشمەرگە خوێنی لە پێناودا بەخشیوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.